السلام عليكم ورحمة الله وبركاته. ماوەستانی بەڕێزی ئاوات ئەکادمی داوام لە خۆی گەورەی زۆر تەندروست باش و سەلامەت بن. منوەکو بەشداربێکی گروپی هەشتەمی خولی چاڵاکردنەوەی مێشک و بێزکردنیەتگا دەمەوێت باسییان دەگلۆ گۆڕانکارانە بکەم کە لە پێش بەشداربوونم لەو خولە و دوای بەشداربوونم. سەرەتا الحەمدوللا لە فەزڵی خۆی گەورە و ماندوونەکانی مامۆستایانی بەڕێز دەتانم لاپەڕەت قورئانی پیرۆز لە ماوەی کەمتر لە 10 دقە لەبەر بکەم کە پێشتر زۆرمانی دەبوون و تەواوی ڕۆژێک یعنی بە لایەک لاپەڕەوە دەبوون، یعنی چەند سەعاتێکی زۆر، کە ئێستا الحەمدوللا کەمتر لە 10 دقە دەتام لاپەڕێک لەبەر بکەم. لە حەفظی سەمعی دەتانم لاپەڕێک یاخود 13-12 خەت لە ماوەی 15 دقە لەبەر بکەم. و خێرا بینین کە ئەوەیە زۆر یارمەتی دەرە لە بۆ ئەوانەی کە حەفظی قورئان دەکەن. خێرا بینین کە پێشتر سەرەتاکەی یعنی چەند لاپەڕێکم کەم دەبین، بەس ئێستاکە لە ماوەی 10 دقە دەتانم نزیکەی 500 لاپەڕ ببینم. و خێرا خوێندنەوە پێشتر یعنی زۆر خەم لێ دەخوارد کە لە ماوەی سەعاتێک تقریبا 40 دقە سەعاتێکی تەنها یەک جوزئم دەتانی بخوێنی، و بەس ئێستا کە الحەمدوللا لە فەزڵی خۆی گەورە یان گۆڕانکاریی زۆر باشم لەوەی دیاکردیە، دەتانم هەتا 15 لە بۆ 18 دقە 20 دقە یەک جوزئی تەواو بخینمەوە. جگەلەوە سیستمی سەرەکی ینی 25 هەتا 30 ژمارە لە ماوەی خولەکێک 2 خولەک ئەوها دەتانم لەبەرکەم. ئەوە بە سیستمی سەرەکی کە ئەو زۆر سوودی هەیە، بە تایبەتی لە بۆ ئەوانەی کە دەیانەوی قورئان لەبەر بکەن لە بەژماری لاپەڕ و بە ئاەتەکان، ئەو زۆر سوودی هەیە. زگە لەو سوودانە زۆر سوودی دکەم لەو خولە بینیە، بە تایبەتی لە ڕووی ڕێخستنی خەو و خۆراک و هەندێک گۆڕانکاری دکە کە زۆر گرنگ و بەڕاستی کاتی زۆر لە بۆ دەگەڕێنەوە. جگە لەوە کە فایلی دەنجی هەیە کە بەڕاهێنانکردنی زۆر وام لێ هاتێ، ینی بەڕاهێنانکردنی زۆر ینی زۆر بە ئاسانی بتام شتەکان تێبگەم بە ئەکسیدو کە جێ لە ڤیدیۆیان ڕادەگرم کە پێشتر هیچ تێ نەدەگەیشتم ڕاستیەکە هێتا هەفتەکیش، بس دواتر سەبر ینی زۆر باش بوو. ئێستا حەز دەکەم زیاتر لە ئەکسیدو جێ لە ڤیدیۆ ئەو شتانە ڕابگرم. و گۆڕانکاریی تری زۆر گرنگ کە لە مندا ڕوویدا بەڕاستی ئاوات ئەکادمی واد لێ دەکا خۆت بناسیت، ینی واد لێ دەکە بەرەو پێشەوە بچیت. ئەم یەک لە شتانی کە زۆر لەکنم گرنگ بوو، وای لێ کردم هەرچی ئاپی سناپ و ئینستا و ئەوانە هەیە کە کاتیان لێم دەگرت هەمویان بسڕمەوە و قەتیش دووبارە داینەنێمەوە. یعنی ئەوە زۆر لە بۆم گرنگ بوو، زۆر کاتی لە بۆم گەڕاندەوە بەڕاستی. یعنی هەتا وەسفی بکەم، وەسفی ئەو ئاوات ئەکادمی بکەم تاوا نابێ بەڕاستی بێ مجاملە. هەموو کات ماوەستە ئاوات و تەواوی ستافی ئاوات ئەکادمی لە دێڕ دوعاکانی منن لە دڵەوە. یا ڕەبی خۆی گەورە سرفرازی دنیا و قیامەتتان بکات، ئەوەی باشە بینێتە ڕێگاتان. داوام لە هەموو ئەو کەسانەیە کە ئەو گیان لە ڤیدیۆی من دەبیتن، ئەنجیان لە دەنجی من دەبی، بەشداری بکەن، بەڕاستی پەشیمان نابنەوە. و هەر کەسە بەشداری لەو یادگەی کردویتن دڵی خۆزگە زووتر بناسیبە. ئەمن ڕۆژێک یعنی لە دڵەوە داوام کرد کە ڕۆژێک ئەمنش ئەوها بمە بەشداربی یادگا. الحەمدوللا خۆی گەورە پێی ناساندم. یعنی هەموو جار دەرم ئەو قسەی دەکەم، دەرم ئەوەی کە بەشداری یادگەیە، ئەوەی ئاوات ئەکادمی دەناسی، ماوەسە ئاوات دەناسیتن، بەڕاستی خۆی گەورە خۆشی دەوێتن. هەموو جار تەسەوڕ ناکەم، یعنی بەو نەوعی یعنی ها منش زۆر گۆڕان بەڕاستی زۆر یعنی باز ناکرێتن هەموو شتێک، بەس ئەوەی کە ئاوات ئەکادمی بناسیتن یەکێکە لە کەسە تایبەتەکانی خۆی گەورە. ئەجە دەرم یعنی ئەمنی خۆم زۆر با خۆشەوی دەزانم لەکن خۆی گەورە، لەبەر ئەوەی کە بوومە کەسێک کە بتانم قورئان لەبەرکەم، ببمە ڕێگەی فێرخوازانی قورئانی پیرۆز. هەموو جار دەرم خۆی گیان ماوەسە ئاوات دەبیت فەزڵێکی هەبیتن، ینی لەلای خۆی گەورە چەند پێگەی بەرزی هەبیتن کە بووتە سەبەبی ڕئیسی ئەو هەموو فێرخوازانە. بەڕاستی کارێکی پیرۆزە بە هەموو کەس ناکرێت، و هەموو کەس ئەوانی کە بەشداری ئەو ئاوات ئەکادمیان نەکردی، بەشداری ئەو کۆرسیان نەکردیە، بەڕاستی هەست دەکەم ینی بێبەرینە لە خۆشەویستی خۆی گەورە و لە دڵەوە قسانە دەکەم. زۆر تایبەتە داوام لە هەمووتانە کە بەشداری بکەن. وەک ماوەستا بە قەولی ماوەستا عەتا دەفەرمی
دوودڵیەکان خیانەتمانی دەکەن، بۆ دوودڵ مەبن، بەشداری بکەن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.